ومن دەستخۆشی لێکم هەردی ئافرین. شی جوانی بەنیازنی لەگەڵ کاگەردیا فیلمێک بەرهەم بێنە شتێک تازە حەزەکەم لەگەڵ هەردی شابەرکەوتنم هەبێ چکە هەردی من دایم ناڵێم برامە دایم هاوڕێم بێکەوە هەردی لە بەرزەسەکردنی کارکتەرێکە لە فیلمێکیا لە درامایەکە یاخود با بڵێن لە فیلمە کە ئیسا تەرکیزی لەسەرەوەیە بەرزەسی کارکتەرەکە زۆر جوان دەتوانێت بیپێکێت. یعنی هەر خۆشی هەردی پێشتریش ڕۆڵی بینیوە و چەند لە چەند گوارێکی هونەرە لەوانەیە خۆت بزانی کاری کردووە و ئێستاش وەکو هەر کەسێکی تر وەکو هەر فەنانێکی هەر هونەرمەندێکی تر ئاساییە کە هاتۆتەوە ناو وەسەتی سینەما و من دەستخۆشی لێکم هەردی ئافرین حەزەکەم بەردەوام بێت و ئەژڵێم کە بیری نەچێ فانەکانی بۆ گۆرانیەکانی بۆ ئاوازەکانی بێ لە بیری نەکات. باشە ئەوش ڕۆڵە بینێ لە فیلم و لەو بابەتانەیە گۆرانی شەڵێ تۆ دەنگە خۆش نییە من حەزەکەی بە هەردی بڵێ زۆر جارا داریشینەڵێ گوێشتێ بڵێ ئەیڵێم بەس قەت بە جدی نەیڵێم بۆی کە یەکسەر ئەبینی سورومەتەوە تەریقە بمەوە.